میدیا و حزب و جەماهیر و هەر هەمووی سەنگەر لە یەکتری ئەگرن بەڕاستی. باسی وەزعەکە بکەین، وەزعەکە باشە وەڵاهی خوا بمانگرێ گە بڵێین باشە. مامۆستا یەک لە خاڵەکان باسی ئازادی ڕاگەیاندن دەکرد. ئازادی ڕاگەیاندن لەکوێیە ئێستا؟ لەکوێ پرۆژەکەیە؟ خۆی یعنی کە باس لە هەڵبژاردن نەکرێت لە عێراق و لە هەرێمی کوردستانیش گوتاری ڕقوکینێتە پێشەوە پێشێرکردنی مافی ئافرەت و تونگتیژی بەرامبەر ئافرەت وە تونگتیژی ئینتیخابیەتە پێشەوە و هەروەها مەوزوعی میدیا و بەشداری میدیا لە پرۆسەی شەفافێت و دیموکراسی هەڵبژاردن یەتە پێشەوە. طبعا لە هەرێمی کوردستان و لە عێراقیش میدیا لە خۆی موشکیلی هەیە. ئەنجارەکەیە تەسەڵ هەڵبژاردن موشکیلەکانی میدیا ئەبێ بە دووقات و زیاد دەکە وە تونگتیژی و ناڕەحەتی زۆریەتە بەردەم دەستگاکانی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسان بە حکومیەوەی هەر کەس وەچێتە چەنگەری خۆی. میدیا و حزب و جەماهیر و هەر هەمووی سەنگەر لە یەکتری ئەگرن بەڕاستی. لەبەرەوە مەشاکلی زۆریەت. باسی وەزعەکە بکەین، وەزعەکە باشە وەڵاهی خوا بمانگرێ گە بڵێین باشە. چونکە هەتا کوێشە سەواسی هەرێمی کوردستانەکەین ئەوە کەناڵی زوم ساڵێکە داخراوە لە سلێمانی. ئەوە کەناڵی ئێنارتیمان هەیە چارمایەکە لە هەولێر داخراوە. کێ پاساوی یاسایی بۆ ئەم دوو قەزیە هەیە ئێمە ڕەتێگەینەوە. هەر پاساوێکی یاسایی هەبێ چکە یاسای میدیا لە هەرێمی کوردستان داخستنی گیانە ڕاڕامی تایە. لەبەرەوە مندا ڕووی دەم مەکەمە حکوومەتی هەرێمی کوردستان و نەزان بڵێ دوو حکوومەت بڵێ دوو ناچە بەداخەوە ڕۆکەم بە دەسەڵات لە هەرێمی کوردستان لە هەولێرە لە سلێمانیە تاکو ئەم مشکلەیە حەلکەن ئازادی ڕاگەیاندن منچینە عیمادی دیموکراسیەتە گەرمانە دیموکراسیەت بە قوتکەین لە هەرێمی کوردستان ئەبێ جارێ باس لە پێگەکانی کەین کە ئازادی ڕادەربڕینە ئازادی ڕاگەیاندنە ئازادی ژنە و هەموو ئازادیەکانی ترە ئەمانە ئەساس بۆ دیموکراسیەت دانێن. اینجا من خەڵکم نەبینیوە بچێ ئەساسەکەی خۆی بڕمێنێ یعنی تێک بە بۆی خانۆکە بەسەریا بڕوخێ. ئەم وڵاتە بە ئازادیەوە ماوە ئەگەر بمانەوێ خانۆکەمان بەسەرانە ڕوخێ بە پێگەی ئازادیەکانمان بەقوتکەین. اینجا ئێمە کەم سنتەری میتوێن مراقبەی مەوزوعی میدیاکەین بۆیە داواکەین ئازادی بۆ زوم ئازادی بۆ ئێنارتی. ڕاگەاندن لە ئێستادا قۆناغی باشی نەبڕیوە مەسەن لە ڕووی ئازادی ڕادەربرنەوە یاخود هێشتان هەر لە خۆی سەرەتایە؟ ئێمە کە بزانە ئێمە کە باس لە ئازادیەکەین لە هەرێمی کوردستان ناڵێن ئیتر قوڕی پیادراوە تاو بووە نا یعنی پانتایەکی هیچکردن هەیە سەدان کەناڵی ڕاگەاندنی شێ بەڵام لەگەڵ ئیشکردن و لەگەڵ ئەم پانتایی ئازادیە طبعاً مشکیلەمان هەیە. مشکیلەکان ئێمە داواکەی مشکلەکان ڕۆژنامەنووس و هاوڵاتی ڕۆژنامەنووس و بەرپرس ڕۆژنامەنووس و دەستگای حکوومیەکان لە ڕێ یاسای کاری ڕۆژنامەنووسی کە چوارچێوەیەکە بۆ پەیوەندی ڕۆژنامەنووس و دەستگاکانی ڕاگەیاندن و هاوڵاتی و حکوومەت لەو چوارچێوە حەل بکرێ نەگوە میزاجی حزبی و میزاجی شەخصی و ئێستاکە تۆ معقول نییە تۆ ڕۆژنامەنووسی لە کاتێکە لە بڕگەیەکی یاسایی کاری ڕۆژنامەنووسی حەقێکت پێدراوە لە یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل لێتە سەنێت ئامێرە کوورەکان لێتە سەنێتەوە یاسای دژە تیرۆ لێتە سەنێتەوە یاسای سزادانی عێراقی لێتە سەنێتەوە تەماشاکەی هیچ نەما یعنی حقوقەکانت تا دێ بەردەستکە کرێتەوە هەر بە یاسای تر. یعنی ئەم تەزاربە لە بنودی یاساییش تەبانەوە خەبیر و شتە بێ قسەی لەسەرکە بەڵام ئێمە هەستی پێکەین. یاسای ڕۆژنامەگەری چوارچێوێکی باشە بۆ پەیوەندی چارەسەر بکرێ. اینجا سپاسی 964ەکەم زۆر سپاس دەکەین ئەڵێ ئۆکسجین هەلامو شوێنێ هەیە.